هیوادارین لە هەموو هاوڵاتیەک کە ئەوانەی دوکاندارن، صاحب دوکاندارن، صاحب شەریکاتن، صاحب هەر شتێکن، تکایان لێکەین دایمە شتی بێمۆڵەت نێنە ناو ئەم وڵاتەوە. ئایا کسپایرە، ئایا مۆڵەتی بەسەر چووە، هیواداریشین لە حکوومەتی هەرێمی کوردستان پزیشکنی بکە بەسەر ئەو کارانە. لە کوردستاندا دەبین زۆرنی نەخۆشیەکان دەگەڕێتەوە بۆ ئەو خواردنانەی کە هەناردەی هەرێمی کوردستان دەکرێن، حتا ئەو خواردنانەی کە زۆر لەو خواردنانەی کە هەناردەی کوردستان دەکرێن بەرواریان کەمایەوە یاخود بە سەرچووی هەناردەی هەرێمی کوردستان دەکرێن. زۆرێک لەو خواردنانەی کە دەیانبینین لە هەرێمی کوردستان لەناو دەبرێن لەبەرەوەی کە بڕوارێکی کەمیان لەسەر، یاخود هەر لە کوردستان دەتوانن بەهۆی دەستڕۆیشتووی ئەو بزنسمانانە لە کوردستان دەتوانن بە ئارەزووی خۆیان ئەو بەربارە لێدەن کە ئەو ماوەی کە مەبەستیانە بمێنێتەوە. ڕاستی گرەیم لێ لە حکوومەت ڕقابە دابنێ لەسەر خۆراکی ناو بازار، خۆراکی مەطعەمەکان. هیچ دروست نییە، هیچ باش نییە لە بازگەکان چاودێریت بکاتە سەر بازرگانەکان. ئەو بازرگانانەی کەوا کاڵاکان دێنە هەرێمی کوردستانەوە بەڕاستی زیانێکی زۆری هەیە بۆ هاوڵاتیان. تکایە چاودێری بکەنە سەری. سوپاسدانەکەم.